یاسای هۆشیاری ئەگەر هەڵدانت نەزانێت ئەوان ناتوانانی بڕیاری ڕاست بدەیت. باشترین شت لە سمینارێکی کەشا من باسم کردو شتێکی پێڵن سوۆت ئەنەلایسز نازانم بیستوتانەیان نا کەس بیستوێتی SWOT سوۆت ئەنەلایسز نیزامێکی عالەمیە دوای بۆیان باسکە بە گوگل سێرچی بۆ بکەن کتێبی لەسەرشتی لەسەرە سوۆت ئەنەلایسز چیە لە مرۆڤی سەرکەوتوو SWOT خۆی زانێ S یانی چی؟ سترێنگس نقاتی قووە هەمیشە مرۆڤ بێ نقاتی قوی خۆی بزانێ. ئەی W چییە؟ ویکنس نقاتی ضعف. ئەی O چییە؟ ئۆپۆرچونیتی ئەو فرسەتانە چییە لە ژیانە. ئەی T چییە؟ ثرێت ئەو ترسناکیانە چییە؟ ئەتێژن بێنی نقاتی قووە چییە؟ کاکتۆر پیاوم ئەندرۆجینم فولە یاڕەبی پیرۆزت بێ دکتۆر معاشێکم هەیە ئافرم نقاتی قووە دکتۆر خانەیەک شمانەیە دایک باوکم پێداوتێتی گەردن ئازابێ نقاتی قووە نقاتی ضعف یەکی کولەی هێشتا 3 ساڵت ماوە بۆ نمونە دوو برات لە پێشی خۆتەوە چواری هەڵکردو ناڕۆ جادەکە چۆڵ ناکە نقاتی زۆفە بتەوێ نەتەوێت چکە تۆ قورسە بە باوکو دایکت بڵێ و هەتا مردن براکانیشت ئەوان بۆ نەلەوە چێ لە پڕێک چاوەڕێی وەزعێ بەشتێ بێ ها اینجا ئۆپۆرچونیتی فرسەتێنانە پێشەوە یەکێکەڵە بە منەوە کاکتۆر جان من بۆ نمونەم ئێستا لە ماوەیەک تەلەفۆنی کردە دکتۆر جان من کوڕی شەهیدم خوێندنێکەیە لە زانکۆی فڵان بۆ ئێمەی شەهیدان ڕێی دەستگای شەهیدانەوە بە بەلاشە و خوێندنێکش لە فڵان شوێن وەرگیراوم بە پەڕەڕین مانگی ئەوە نەبدەم چی بکەم چی نەکەم حەلی من چییە؟ دەرەجەی شەشەکە لە تەنکەی بە خەڵتایە ئەوەی حکوومەتەکە و پەڕەڕیلەکە چکە بە پاری خۆتە هەر وەختێک بێ پێ تەواو بێ بڕۆ ئەوەی کە بە بەلاشە و شوێنێکی باشە و زانکۆیەکی مەزبووتە و نێودەوڵەتی بڕەوە تەواوکە جارە شادێ بنە تەنکەی بە خەڵت ئەگەر خوا کردی بەمە شادی بەمە دوو عانە پەیاکە هەر وەختێکی تر بێ بە پەڕەڕی و بە پارەکە خۆتە توانیت شتێ تەواوکەی عەقڵ یاسای هۆشیاری کاتە دەبێ هۆشیار بی دەبێ بە جوانی مەزبوطی بزانی ئایا تۆ چی شتێ باشە چی شتێ خراپە چی شتێک لە فرسەتە لە ژیانت چی شتێ خوتوڕەتی هەیە هەر دوای ماڵ و عایلە و خانوادە دروست دەکەن کاکتۆرە من خێزانی من بە هەفتە جاروای لە هەفتەیەکە 3 ڕۆژ 4 ڕۆژ لە ماڵی دایکێ من چکە خۆم واجبم هەیە تەواو مە ترسناکیە پەروەردەی ئەوان وەرەگرێ ئەمە هەموو دەقێدێتەوە بۆ لای تۆ لەوە چێ دەرزێکی باشیان دابێ جا بە خراپیان بە باش نازانم کاتە بێ وریابی لەمەیە ئەوین بە